most of the year we have a question in giving advice instead of giving instruction. So that's why the teachers may not teach گرنگیکی زۆر نادن بە بابەتی چی giving instruction. Why? Because most of the years we have a question in giving advice instead of giving instruction. زیاتر پرسیار لەمەیەوە کەمتر لە giving instruction تا ئێستا نەهاتوت بە شێوازی giving instruction خۆ باش. من یاساکەتان بۆ نووسم سەبجەکتێکمانەیە. ئەم سەبجەکتە most of the time is you. چونکە ئەدڤایس ئامۆژگاری بۆ کەسی بەرامبەر ئەدەی. بەرامبەریش کێیە؟ you. بەڵام گریمان سینگولە پرۆناونیشمانە بوو گریمان. چونکە ئەدڤایس بۆ کەسی سێم نادرێت. ئەگەر بوو بە هیوشی کەسی سێمی تاگەکەوەتە کەسێک کە لێرە نەبێت کەسێک کە لە دەرەوە بێت. بەڵام ئەدڤایس زیاتر بۆ کێکرێت؟ بۆ خۆمان ڕاستەوخۆیە کە بەرامبەر یەکترین. ئەگەر سەیری پرسیارەکان ئیمتیحانی بە کەلۆریکی هەمیشە چی بەکارات؟ هەمیشە یو بەکارات. بەڵام با ئێمە ئەو ئیختیارەش دابنین ئەوە ساڵێکاتەوە. باشە؟ گریمان ئەگەر سینگولەر سەبجێکتیشمانە واتە هی شی. باش. مۆدەڵ ڤێربەکانمانێ. should. نێگەتیڤی should چییە؟ shouldn't. ئەبێ ئەمە نێگەتیڤەکانی بزانم لێرەدا ئاگادار بە گرنگە. ought to. ئەمە چۆن نەخوێنێتەوە؟ سێریکێ ئەم GH سایلێنتە. ئەم ئۆیوە ئەم دەنگە دروست دەکات. ناڵێم ئەو هەڵێ چکە ئەومان هەیە. ئێستا وشەی ناڵێ گۆ نییە. go so کۆلە ناڵێ کۆلا لە خۆلای خۆمان ناڵێ کۆلا خۆی کۆلایە کۆلە باشە بۆ جۆرەیە کاتە ئەمە ئەوە ئەمەیان go ought ناتوانم بڵێم go ئەڵێم go باشە لێرەشان ناڵێم ought to ئەڵێم ought to چۆن ئەکرێ بەنەرێ ought not to ئەشکرێ بڵێم ought not باش should must ئەو must نییە ناڵێم mustn't زێ نییە سێ ناڵێ mustn't زێ نا چی سێ mustn't جا ناڵێ mustn't ئەم تیە چییە silent بەڵام abbreviation فۆمەکەی چییە شێوازی کورکراوەکەی چکە بابینە سەر تا کوێسچن لە تا کوێسچن نابێ میشە چی بەکاربێنی abbreviation کورکراوە بەکاربێنم بۆ نمونە لە تا کوێسچن ناتوانم بڵێم is not he ئەبێ بڵێم isn't he کا بڵێم چی aren't they تێگەیشتن ئێستا ئاوا وەڵامە دەینەوە ئینشاءالله must should ought need to بەڵام ئەگەر ئەی بکەرەکەم تاگی چۆن یەکەم بەنێرێ don't need to نەڵێ needn't to مان نییە لە کاتی ئیمتیحان ئەگەر هاتەوتی needn't to هەڵێ don't need to یان ئەگەر singular subject بوو doesn't need to بەڵام ئێمە وتمان زۆربەی کات چی بەکارێنی don't لەگەڵ have to ئەگەر singular subject بوو has to بەڵام کەمتر نیمان have to ئەڵێن چی don't have to نەچی بڵێ haven't to یان بڵێ have to not یان بڵێ have not to ئەمانە هەمویان هەڵەن لەگەڵ have to ئەڵێم چی don't have to هات بێتە هەر وەگەوەی ئەم ساڵ ئیمتیحانی بە کەلۆریا هات بێتەوە خولی یەکەم هات بێت ئەبێ وڵێم چی ئەڵێم had not better ئەڵێم hadn't better نەخێر ئەڵێم چی had better ئاگادار بە نۆتەکە ئەبمە کۆتاییەکەی بە دوایەنە چی بەکارێنم verb base چاوگ سادە s نیمانە es نیمانە ing نیمانە ed نیمانە سێریکێ
the room is hot. Give advice. Alici. You should open the window. You should. That's خوش. Open the window. سيري كيا. بونا do it should to. نابه هبت. بونا would you should opened. نابه. أبي فيربكت بيس بيت. إس أبت. إيس أبت. ING أبت. نخير. أبي بيس بيت. بونا من علمتي. You have to switch on the fan, the air conditioner, that's خوش. The cooler. هر كامل نسي according to the meaning of the sentence is correct. بمرجع لقل واتير استكدا بقنجي. چونك لم بابت دا دوش دقرينجا كاكا. أقدار با. إيه مشتيك معناه بي وتري لزمان إنجليزيا semantic. يعني شي يعني meaning. Syntactic means grammar. أبي هردو هي راز برستقت. أبي هردو هي راز به. الآن the room is hot. كاتنا كريبلي قرمي كبكرو. قرم تري ببي بخنكي نابشتيوا. كاتا according to the meaning it must be grammatically and meaningly are correct. أبي هردو كيان راز به. أبي هردو كيان راز به. Serial سكان امتحاني بكالوريا كينيستا. Some of the sentences that we have grammatically is correct. ريل قواعدي وراستا. But semantically, which means that according to the meaning, incorrect. That sentence can be considered as as an incorrect sentence. رستك شون حسابي بوكري. وكورستيكي هلا حسابي بوكري. نالي والله ما دام جرامري راستا. لدواي you must هاتوا. لدواي must verb base هاتوا. يكسر رستك أم راستا. لا شتي وعمان مية. It must be both of them correct. هم واتا راز بيت. هم ياسا راز بيت. ناكري هرداني كان بيت. سيدي نمونا بكين بعد هذا. Take a look to here. Take a look to the examples that we have in here. أما وتمان سيدي كي كمالك شيء مانه advice مانه أمشجاري مانه كأتواني you can give it to someone باشا أتواني كمالك أمشجاري دي بهري هيك كبتة وتمان the room is hot the weather is hot switch on air cooler put on thin clothes switch on the fan put she open the door open the window يترشتك أتواني بيري لقل واتين رستكان ده بقنجد fat too much weight وزن زورة قلوم كش مزيايا go to the gym go on a diet يعني شيء يعني رجيم كردن sick ill ache disease fever pain همویان بواتای نخوش کوتن دین آزار دین go to hospital see a doctor اتوانی پیشنهاد بکسی بکیب چه بولای دکتوری آخوب چه تخصصخانه headache exhausted tired fatigue يعني شكت ماندو هلاك have a rest or relax fast quickly reduce it slow down يعني سريع روي slow down reduce the speed او اتما بس مان چیه ما بس مان خیرایی که speed كم كرنوي خيراي lost stolen missed شتيك الليون وشتيك اللي كوتو شتيك اللي تزراوه go to the police need money have not got any money لا يما بانك كمان باوك مانا داي كمانا بارم بري ولا دروا كاتا بلام تشي generally go to the bank بقشتي على انتي بشورة بو بانك باشا go to the bank need some food fruit vegetable no food in the fridge or in the house go to the supermarket خواردن النماوة سلاجك خواردنيت يعني وقوي دوسة جال امتحاني بكالوريا بو جورا هاتو الله شي go to the market supermarket بازار هر كام لوانا بين راسته need some books كتاب لك في دسك ولا library كتاب خانة دسك stamps for the letter more بوشي بونامك go to the post office have difficult exam I want to get high marks كاتب بيستكاتشي بكم سعيكي باش بكم بو هيك لوانا توانم ولا مدمو سيدي كيف اسا مثلا من كان امتحاني بكالوريوس بس جاري بس سيدي معناك this new CD چی هاتوا زياني بركوتوا CD كمان باشا look at it تماشا كيف you should go back to the shop and change it B you'd better not go the bank you need to buy some food you should go to the bank هذا نهاية والله ميراسيا you'd better you should do I should cheer verb base
back to the shop بقريته ودكانك change it فتعمل الروي واتا للروي جرامري راسته there is no food in the house سلاجك ما لقى إيش خارني كتيانية and my friend is coming هاورا كان من دين بو إيرا for dinner بنانية ولا cheaply you should go to supermarket and get something بروبو supermarket عندك شد بكرة verb بيسا راسته واتاي راسته you need to see a doctor يعني ما نظام ميوالن بي دكتور يجي كاتا grammar راسته معنى هلا you'd better not go to the bank you should go to the bank دوباره هرفيان هلا سي برسيارة كان يوزاري كان بو يزيرترين نمونه يوزاري كان ولا بدم ولا لا كدو 2022 خوريك ها دسيلي حلمي هلا سي تازه برسيارك شكون مانجي ششي امصاله سي مانجا برسيارك در شو باشا هي امصاله او برسياري كلا در ولا ما نايست choose the correct form of advice كاتا زور اسانا بابتي جرامرين خنت نابي advice بو بي او ترا giving advice in giving advice we have to have a subject سيدي كي ليريا تو يستبكر تبت اي giving instruction اوت مان اكري هندكات بكر ما نبت لتشبابت كاتبو imperative instruction وانا بو ل giving instruction it's possible not to have modal verb اكري modal verb نبت should she have to she need to اكري امانه نبي must نبت بالله ليريا we must have modal verbs بيويستو modal verb تبت اگر modal verb نبت نبت you ought to not ought to شلون اكري بنري ought not to oughtn't to ought not to oughtn't to بالله ليريا نوتك بتشو تكوي ابويا لكوي به سيري ها برسيار شلون يتوا كاتبه ورد بمورد كاتا ما حالا هاستو لقر يوا بكارين ريت ابي بلم شي حالا سيري كي الامتحاني بكالوريا كم برسيارته 5 كاتب امتحاني بكالوريا كم ساعته 3 ساعات سكرتي 6 دقيقه صوها 8 دقيقه درسته 5 برسيارته ام صوها 8 دقيقه دنيا من ساعاتك يا نغريان بيكني يان دلت تنغيان دلت خوش يتراوه برسيار سيدكي هلا خوتو بيكني برسيار سيدكي تيادي ليت يعني اغوري باشا اني ساعتي دابني بو حالتان ايه 5 دقيقه 5 برسيار كرتي سي صو 5 دقيقه كاتبي هول بدي لا برسيارك وهل برسيارك او بري ماكسيمم واكي 3 دقائق بيبج شكو برسياري تيا بس يكردن يكسر والله ما دابت استوي يكسر يزاني اني ابي في اشتيك ببني ان شاء الله بيلن هاكي بكي برسيارك يكسرها خيرها والله ما بديتو شكلاني كم ام 5 برسياره بتوانم سي برسياريان ب 6 دقائق والله بدمو هاتبو هر برسياري كان چند دقيقه بيوز به 2 دقيقه شكل 20 برسياريان رنگ بو هر برسياري كان بيوزي ب 4 دقيقه بيت 86 صوت دقيقش بمينته ولا كوتايه شكل ام شتاني تي اكيد اقدار نقبلي والله حل برسياري يك 3 دقائق ريك ابي ل 3 دقائق بيبچن جاي مثلا برسياري دوم نا ابي او بالانس راقري دواي ان شاء الله بس يكين شلون يكينا ought to not اما هسير يم كردانا چون چه بيجي يكين اگر ياسكان منزاني زور زو تواوي بالراب قد دقه ما نايم بو برسياري نقدو دقيش ما نايم not لقل ought to ابي لبي has to لقل يو ابا كارنا عندي دوانم لابه you had not better لقل had better ابي نوتك بشي تكوي يت ايركا كات دوباره حالا you should راست keep verb base راست everything راست tidy adjective راست ready adjective راست to راست use راست شكاسيدي كي اما اگر هرچی يكبو ابي امش همان شد به اير adjective و بير adjective به اير adverb و بير adverb به چونك چی اتو لبينا اما چون نخمنتو تي ديوانيا تي دينيا تايدي او بي تي ايا دنگي اي درستكات تايدي نعلم تي دي تي ديني فطلع ميراث برسيارة شي دي ها قد 3 دقائق من بيناتي سي برسياري دواي وكبزانا ب كم تر دقيقة ولا 100 ويانا هو كجاوته واش خيناك بعد دش الكيش برابو باشا تا خلي شبيتوا هرنا قاعد دقيقة برسيارة كمان This new CD is damaged. Look at it. رجع برسياري كيس تاسرم باسم. The correct advice for this sentence أو يمكن نستعمل pre يعني preliminary.
What do you mean by preliminary? يعني دەرەکی تەمهیدی ئەوانەی کە مانگی دوی هەموو ساڵێک تاقیکردنەوە ئەنجامەدەن بۆ داغڵبوون باشە پرسیاری ئەوان تۆزێک ئاسان ناڵین ئاسانە زۆر ئەڵین تۆزێک ئاسان you have to gum لەگەڵ have to ئابێ فێرە بچی بێت ئایەوە بەیسە ئەو قسانەشمان کردو هێشتا نەبووەتە سی چرکە چل چرکە هێشتا بیست چرکەمان ماوە you should to لەگەڵ شودا to بەکارهێنرێت هەڵە you لەگەڵ هاسا you بەکارهێنرێت چیمایە you'd better ئەو دیە کورکراوەی چییە نەڵێی ودا چکە دی کورکراوەی دووشتە یان ودا یان هاتە بابێ مەسەر بابەتی تاکۆچنی شەڵا بۆتان باس دەکەم هاتە better دوایەوە چی هاتووە verb base back to the shop and change it تاو چی ڕاستە ئەم وەڵامە ڕاستە کەسیە پرسیاری دواتر choose the correct form of چی ئەوە پار لە پۆلی 11 پرسیارەمان هێنا بۆ تەلەبەکان 11 باشە you need to ڕاستە ئۆ وەڵا lit ڕێک ڕاست نەخێر غەڵەتە LIGHT ئەسلی فرمانەکە کە پێی وترێ verb base پاستەکەی چییە lit a candle lit یعنی داگیرساندن هەڵکردن چرخێکم پێیە light بەواتای ڕووناکی دێ بەواتای چرخ دێ بەواتای داگیرساندن دێ بە هەموو ئەو واتایانە دێ باشە lit یعنی لێرە داگیرسا بوو کاتە لێرە ئەمە پاستە ئایا لە دوای need to ئەبێ verb pass بێت کاتە ئەمە هەڵەیە you should try سەیری کێ یەک شتت پێ بڵێم کاکە ئەم verb ئێرە ئێسی پێوە بوو ئەبێ ئێرە ئێسی پێوە بێت ING بوو ئەبێ ING بێت چونکە چی هەیە لە بینە بەیس بوو ئەبێ چی بێت بەیس بێت ئەمە هەڵە you should try وەڵا ڕاستە ئەی چی غەڵەت کاتە ئەبێ دوو بێت ئەمە غەڵەت ئەمە ڕاست غەڵەتە چۆن لە بیرکاریەڵی سالب و موجب هەر سالب بەکە سالب و سالب ئەنجا کاتە موجب کاتە ئەمە گەر موجب بێ و مە سالب بێ کاتەوە بە سالب هەر هەڵەی دروستەکە کاتە ڕستەکە تاڵەیە you had bet باشە لەگەڵ had bet هەیە توت هەیە من باسی توم کرد وتم verb base چونکە ئێستا لە زمانی ئینگلیزیە بە ئەمەنە ئەوترێت پێوتری infinitive infinitive نیە infinitive ناوی سیارەکەی ها سیارە جوانەکە infinitive ئەمە infinitive یعنی چی یعنی to verb base infinitive یعنی ناکۆتا بێکۆتا و لە بیرکاریە هاتانە to verb base بەڵام ئێمە لە بابەتی مۆدڵ ڤێربەکانە چیمانەیە بەس چیمانەیە یعنی چیمان نییە to verb base مان نییە کاتە ئەو تووە چی لێکات ئەی کابە هەڵە ئەی کاتە چیە بێت وەڵامی ڕاست چییە دی none of them are correct هیچیان ڕاست نی نە ئەی ڕاست نەبی ڕاست نەسی ڕاست دی ئەڵێ هیچیان ڕاست نی وەڵا هیچیان ڕاست بێ ئاوا ورد بن کات امتحانە ئەم پرسیارە پێک دێ لە چەند بەش یەک دوو چەند بەش دوو بەش It is said that he has the man. Inshallah با بگەینی یونیتی سێ کۆتایی یونیتەکە پێوترێ formal speech informal active formal passive یاخود پێشی وترێ formal speech پێوترێ formal passive یان formal speech هەر کامیان تۆ بیڵێ هەر ڕاست کێشەمانی ئێستا ئەم بابەتەی کە هەمانە ئینشاءالله لێرەیە پێی ناوتێت active voice نییە بەڵکو passive پاسیڤی چییە formal زۆر باش کاتەم ڕستەیە هەڵێ she may be watching the film وتمان may لەگەڵ بابەتی possibility بەکارهێنرێت لەگەڵ certainty بەکار ناهێنرێت کاتە هەڵێ she may be ئاساییە چونکە لە دوای may ئەمە verb base لە دوای be verb ing هاتووە کەواتە دروستە کێشەی نییە بەڵام غەڵەتەکە لەکوێیە ئێرە غەڵەتە کاتەمە غەڵەت you'd better you had better exercise regularly لە دوای you had better هاتووە verb base بەڵێ giving advice باڵێ first یەکێکە لە sequence بێتەکان وانە you he subjectە must modal verb choose verb base باشە ئەمە چی بابەتێکە instruction ئێستا نەمان خوێن باشەوە instructionە کاتە چی ڕاستە سی ڕاستە دروستە نی هەر پرسیارێکت وەڵام مایە و تکایە کاکە
بیسەلمێنە کە ئەو وەڵامەت ڕاستە و بیسەلمێنە کە وەڵامەکەت هەڵەیە ینی هەر ناڵم کورەجا ڕاستە ڕاست نییە منە ئەوەنە نا ئەبێ بیسەلمێنم کە ڕاستە بۆ ڕاستە بۆ choose a suitable advice for someone who is late to school advice someone who is very late to school کەسێکمانەیە دواکەوتووە بۆ کوێ قوتابخانە you need to go to the supermarket I'm talking about school not supermarket کاتە grammatically correct but semantically according to the meaning is incorrect سری لە ڕووی یاساوە ڕاستە نەڵی واتە یاسا ڕاستە کەواتە ڕاستە نە مانا هەڵەیە گرامە لە ڕووی واتاوە غەڵەتە من باسی دواکەوتن ئەەکەم بۆ قوتابخانە سوپەرمارکێتی چی you have to do your revision you have to do your revision first من نەڵم دواکەوتووە مراجعی چی بکاتەوە کاتە grammatically correct again semantically incorrect you should take a taxi کاتە تێکی تاکسی لەگەڵ چیە گونجاوە لێتی تو سکۆڵ گونجاوە وانە کاتەمە ڕاستە you must ئەگەر فێربانجینە وایە دروستە بوو بەڵێ you must take the first bus یەکەم پاسات خێرا سوار بە کاتە ئەمە لە ڕووی چیەوە غەڵەتە ئەو ئاینجیە وەڵا بەدڵنیاییەوە بیماڵ چکە بۆ ئەڵێ very late to school زۆر دواکەوتی کامیان زووترە دکێنێ تەکسیەکەیان پاسەکە هەربێت بەڵێ you must be taking the first bus ئەو پێ وترێ چی سێتنیتی بە دوایە چی بێت ڤێربایەنجی بێت لە پرێزنت تا هەمانە سێتنیتی بە دوایە ڤێربایەنجیت ئەو کاتە ئینشەڵا لە یونتی سێیا باسی یەکەم باشە چکە must کە هەمانە ئینشەڵا کە خوێنمان لە یونتی سێیا you must ئەکرێ بە دوایە یەکسەر verb base بێت وایە ئەشکرێ بە دوایە بیمان هەبێت بەڵام لە دوای بیەکە چیمانەیە adjective noun verb ing یان adverb چوار شتمانە بێ لەوێ ئەو کاتە لەوێ باسی یەکەم بەس جارێ زووە نەگەشتوێتە ئەوێ یونتی سێ ئەم کاتە وەڵامی ڕاست بەدڵنیاییەوە چی بێت take a taxi when I give an advice to K your sister I will say to K هێرەکە گەڕێتەوە بۆ کێ your sister باش you should to have لەگەڵ شو داوتمان چیمان نییە تو نیمانە she have to لەگەڵ شیا چییە بێ بەکاربێنین you need to come again later ئەمە ڕاستە who need to come again later هێرەکە گەڕێتەوە بۆ کێ ئەگەڕێتەوە بۆ ئەو your brother براکەی تۆ ئەبێ هاستوو بەکاربێنم نەڵی براک you بەکاراتەوە you کەواتە you ئەڵێم have to نەخێر ئەڵێم your brother براکەی تۆ ئایا وتم براکانی تۆ your brothers ئەگەر ئەو ئێسی لەگەڵا بۆ ئەمان و چی ئەگەر ئەو ئێسی لەگەڵا بۆیە چییە بوو ئەمان وت have to ئەبێت بەڵام ئایا ئێسم هەیە نەخێر your parents بەڵێ بەدڵنیای بەڵام your brother من ئامۆژگاری بۆ کێ یەکەم بۆ ئەو ئەەکەم کاتە بەڵامی ڕاست بێت دی هەڵێ we are all different هەمومان جیاوازین so you for yourself should decide پەلەمەکە need to decision ئەمە شو دەوانیە بەڵێ ئەمە verb چییە باشە لەگەڵ یووە ئەکرێ شوت هەبێ ئەکرێ verb base بەڕاستە کێ بڕیار بۆ خۆیەدا تۆ بڕیار بۆ خۆتەدەی من بۆ خۆم یەدە مەرێگەمان بۆ خۆمان بڕیارەدەین کاتەمە ڕاستە شەر نیوەی لە یەکەم دانەیە بوو هەڵە بێ هەمووی شە بی و سی و دی ڕاست بێ نا زۆر کاتەی وەڵامی ئەیەکەش ڕاستە کاک ئەی بۆ ئەمە غەڵەت لە دوای need to ئەبێ verb base بێ ئەمە چییە کاکە decide verb base decision بڕیاردان چییە DECISION ناونە DECISION ناونە کاتە ئەمەیان چییە بێت ئێمە ئەڵین لە دوای need to ئەبێ verb base بێت کاکەمە verb baseە نەخێر غەڵەتە two modal verbs can't go together two modal verbs can't وتم چی ناکرێت نابێت go together in a sentence لە ڕستەیەکدا without having at between them بەبێ ئەوەی کە ئەند لە نێوانیاندا هەبێت بۆ مناڵم چی should and need to should and need to ئەمە ئەبێت بەکار نایەت کەمە نیمانە ئەکرێت بەڵام چییە سێرێم ڕستەیەکەیە must
should decide هەردووکیان بە چی بەکارات بە دوای یەکە هاوتم چی تم دوو مۆدڵ ڤێرب لە ڕستەیەکدا بە دوای یەکدا نایە مەست و شت هەردووکی مۆدڵ ڤێربە ڕاستە مامۆستا وەڵاو ڤێرب بیسە بەس کاکە دوو دانە بە دوای یەکترا هاتوون نابێت غەڵەتە have چی ئەم تو هێناوێتە کوێ وایە لەکوێ بێت کاتە ئەمەش هەڵەیە نابێت ئەوەی بەدڵنیایی وەڵامی ڕاست ئەی My guests are coming tonight. میوانەکانمان کەی دێن ئەم شەو And we don't have any food in the fridge. چیمان نییە؟ میوەمان نییە لە ناو سەلاجەکەدا. باش. بۆی وا نانووسم لە سەرێرە پیشانتان دەدەم بۆی فێری زریای زۆرترین نمونە بکەوین. باشە؟ ڕوونکردنەوەکە لێرە لەسەر نووسینەکە ئەیدەم بۆیە بەدەست نانووسم. My guests are coming tonight. And we don't have any food لەکوێ؟ In the fridge. ناو سەلاجەکەدا. You should go and see doctor. Grammatically correct, but according to the meaning, incorrect. باسی میوانەکەم باسی خواردنەکەم دکتۆر ئەبێت نەخێر. You must go to the supermarket. ڕاست. You need to buying. ئەبێت نەخێر هەڵەیە. ئەگەر بی هەڵە بوو بەدڵنیایە و چیش هەڵا بێت؟ دیش هەڵا بێت. کاتە وەڵامی ڕاست چیە بێت؟ سیە بێت. I have not been feeling well for a while. ئەگەر سێری ئەو ڕستەیەکی present perfectە. تەندروستیم تۆزێک باش نییە هەست بە باشی ناکەم. I've not been feeling well for a while. باشە؟ You should visit your teacher. No. تەن نەخۆشی پەیوەندی بە مامۆستاکەوە نییە. You should go and see the doctor. Go see. Verb بیسە؟ بیسە؟ ئەگەر ئێسی پێوە وایە. ئەبوو؟ نەخێر هەڵا بوو کاتە؟ ڕاستە. You'd better not tell anyone. باشتر وایە بە کەس نەڵێیت. نەخێر. ڕاستە بەڵام ماناکەی دروستتر کامەیانە. ئەنی ئەمە دروستە. ئەمەیان نادروستە. You ought to go to the supermarket. دووبارە هەڵێ. You better try again and again. ئەڵێ this sentence expresses. ئەم ڕستەیە کام مۆزوعەیەکە تۆ خوێندوتە. ئەمە ئێستا ئاسانە بۆ ئاسانە چکە ڕێک با لە بابەتی چ بابەتێکم giving advice تۆرە کۆتایی ساڵ ئەم هەموو بابەتە گرامەریە بخوێنە یەک ڕستە بێتەوە بڵێ ئەمە چ بابەتێک قورسەوانە ڕستەکە خۆی زۆر ئاسانە بەڵام بۆ ئەو کات قورس You'd better try again and again. We have had better. We said that we use had better in چ بابەتێک giving advice. Verb base تەواوە. ئەم بابەتە چ بابەتێکە؟ سێتەنیتیە؟ نەخێر لە سێتەنیتیا سێشتە دەیەبی کە بە بەرنامە لێرە بیچەسپێنە. Must, can't, couldn't. Must و can't و couldn't لەوەیە هەیە؟ نەخێر. یەک ئەمە هەڵە. Passive voice. In passive voice we do not have passive voice. Verb PP نییە. لە passive voice ئەمەرجە هەمیشە فەرمانەکە تەصریفی سێیەم بێت. هەیە؟ نەخێر. Reported advice. ئینشەڵا بابەتێکمان Do we have a difference between reported advice and advice؟ یازیان هەیە؟ قسەی گێڕانەوە نییە ئافرین بابەتێکمانی لە یونتی حەوتە ئەیخوێنی حەوت بیرتانە لە پۆلی 11 خوێندوتان و لە پۆلی 12 لە یونتی حەوتە خوێندوتانە بابەتێکمانی it's called report speech پێوتری report speech لە دوانی ناڕاستە و خۆ and report speech divided to چوار بەش report statement reported requests orders advices invites ئیتر بەو جۆرە ئەمە reported چییە advice جۆری دووەمێتی هاڵین to verb based not to verb based بیرتانە My father advised me to come early. To verb base. باوکم ئامۆژگاری مەکات کەی بێمەوە زوو بێمەوە. جۆری دووەمی report speech کە پێوترێ چی؟ Reported advices, invites, requests, offers, invites. ئەمە جۆری دووەمیەتی. جۆری سێمیان چیە؟ Reported yes no question, reported WH question. بیرتانە لێمتی حەوتە ئەیخوێنیت ئینشەڵڵا. ئەمە هەڵەیە. بەڵکو بابەتەکە چییە؟ Giving advice. نیمان دووشتمەیە تو verb base not to verb base باشە کاکە بۆ ئەمڕۆ تەواو لەشتان ساغ بێت دەستان خۆش بێت ئینشاءالله بۆ بەیانی باسی بابەتی چی یەکەم بۆی کە لێرە پیشانتان بدەم تکایە پێشەوەی بێنە لای من هەندێک شت بخوێنەوە یەکێک لەو بابەتانی بیخوێنەوە making suggestion بۆ بەیان
سوپاسی پەیمانگای سلێمانی یەکەم. زۆر سپاسی پەیمانگای سلێمانی یەکەم بۆ ڕێخستنی فیستیڤالە گەورەیە. زۆر سپاس بۆ پەیمانگای سلێمانی و سپاس بەخوای گەورە، سپاس بۆ سەرجەم مامۆستایانی پەیمانگای سلێمانی. ڕاستی پەیمانگای سلێمانی ستافی ئیداری زۆر هاوڕێیانە لەگەڵ تەلەبەکان و مامۆستاکان ئەو پەڕی هەوڵدانی خۆیان لە کاتی وانەکانە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ موتا. الحەمدولیلا، سپاس بەخوا لە پەیمانگای سلێمانی زۆر ئاسوودە بووین، دەستخۆشیتان لێ یەکەین. سپاس بۆ پەیمانگای سلێمانی، سپاس بۆ تەواوی ئەو مامۆستا بەڕێزانی کە هەوڵیان بووین. هەمیشە ئێمە دروشمەمان هەڵگرتووە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین و ئەو دروشمە بەردەوامی پێدەدەن. پشتیوان بەخوای گەورە وە سپاس بۆ متمانە ئەو خوێندکارە دایک و باوک و خۆشەویستانەی کە متمانە بە ئێمە کرد پەیمانگای سلێمانیان هەڵبژێن. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.